ئەو تەنگژە کۆمەڵایەتیانی کە دروستە بن بۆچی وایان لێ هاتووە. گومانی تیانە کە بە سەبەبی تێکەڵبوون و پشێوی و ئاڵۆزی و لاسەنگ بوون دیدلێڵی دید و تێڕوانینە فەلسەفیەکان هاتوو. دید و تێڕوانینە فەلسەفەکان لە هەموو دین و دیدێکە، هەموو مەدرسەیەکی فەلسەفیا لە لای هەموو بیرمەندێکی فکری سیاسی یا هەر فکری گومانی تیانە کە یەکەم جار وەکو تۆوێک وایە. هەموو دیدێکی فەلسەفی وا دەستی پێ کردو لە کەسێکەوە بێ لە چەند کەسێکەوە بێ دوای بووە بە مەدرسەیەکی متەکامل و فەرع و فروعی لێبووەتەوە. یەکەم جار وەکو تۆوێک بوو، دوای بووە بە نەمام. ئەم نەمامە ئیتر چی دەرکردووە؟ گوڵ، گەڵا، چڵ، لق، قەد، ڕەگەکە. بە دەقیقی ئەم وێنایی کە لە بەرچاومان وێنەی درەختێک ڕووەکێک کە پێک هاتوو ئاوە لە تۆوە هاتووە لە دانێکەوە دروست بووە، لە 100 ئەم دیدە فەلسەفیانەش کاریگەری ئاوایان هەیە. ئەم دیاردە کۆمەڵایەتی ژن کوشتن بۆ نمونەکە لە ساڵێکا 116 ئافرەت کوژراوەکو ڕۆژنامەی هاوڵاتی وڵاوی کردەوە کاتی خۆی بە سەبەبی پێکچێشرانی قیەمەکانە. قیەمێکی بە میرات مابووە لە بابووە پیرانەوە، قیەمێکی تر لەگەڵ احتیلال هاتبوو. قیەمی احتیلال دەرچەی بەرنامەیەکی سیاسی لەگەڵ بەرنامەیەکی سیاسیە، لەگەڵ خەتێکی عسکەریە، لەگەڵ مخابراتیە، لەگەڵ تەوجوهێکی دینی لە فەلسەفەیەکی خۆیانەوە هاتبوو، نەک لێک مەدرسەی فەلسەفیش، مەدرسەی غەربی. چونکە ئەو ئایدیالیزم و مەتریالیزم و پراگماتیزمی کە ئەوان اونجا هەروکو چۆن لەم لاش مارکسیزمەکە هەبوو، هەروەها وجودی کە لە فەڕەنساوە سەری هەڵدا، بەڵام ویلیام جیمس خۆی ئەمریکیە، بەڵام پێش ئەویش هەر مەسلەی نەفعیەکە هەبوو. هەروەها ئەو فەلسەفیانەی تری کە وەکو ئەبراهام ماسلۆ کە لە 1943 لە بەریتان لە ئەمریکاوە ڕایگەیاند کە دوای جەنگی جیهانی دووهەم زۆر لە ئوسوسی ئەوروپایی و هەروەها ئەمریکایی لەسەر ئەوە دروست بوونەوە کە احتیما دەکاتە سەر ئەوەی کە چۆن ئەمان بۆ ئەفرادەکان بهێنرێتە دی، ئەنجا ئەو ئەمانە ئەتوانێت وای لێ بکە ببێ بە پاڵنەرێک بۆ تەحقیقی ذاتی خۆی و هەروەها بۆ هێنانەدی ئامانجەکان کە دەستە جەمعی خەڵکەکەن. ئەوەی سەرنجی منی ڕاکێشا بۆ ئەم نقطەیە ئەم ڕۆباسی بکەم، لە چەند کەسێکی یەکگرتووە بیستم لە چەند مەسئولێکی گەورەیانەوە، جگە لەوانی پێیان ئەڵێن قورئانیەکان کە ئەڵێن ئەسڵی ئیهتیمامی دینەکەی ئێمەش خودی ئینسانەکەیە. بەڵام ئەمە تێکەڵاوبوونێکی تایە، جەهلێکی تایە، دیدلێڵیەکی تایە. چونکە ئەم ئەگەر پڕاوپڕ ئەوە بێ کە جۆن دێوی ئەیڵێ یان ئەوەی ناتوریەکان ئەیڵێن، سروشتەکان ئەیڵێن، ئەمە بە هەڵەداچوون و ڕێ لێ تێکەڵبوون. چونکە ڕاستە ئینسان لە ئیسلامە بایەخی گەورەی هەیە، بەڵام ئینسانەکە ئالیەتێکی ئستیخلافە. تۆ احتیمام بە ئالیەتەکە بدەیت و بەڵام ئەوەی کە بۆی دروست بووە لە بیرت بچێتەوە، هەروەکوی ئێستاکە بینین کەس باسی ئستیخلافەکە ناکە کە بریتە لە ناسینی خوای گەورە، پەرستنی خوای گەورە، و هەروەها گۆڕانکاری کۆمەڵگەکە بە بانگەوازی پێغەمبەران بە وەحی خوایی، و هەروەها سەروەرەتی شەرع و دادپەروەری، ئەنجا ئاوەدانکردنەوەی سەرزەوی بە بەکارهێنانی ئەو یاسا و ڕێسایانە، ئەو کانزایانە، ئەو مەوادانەی کە لەبەردەستی خەڵکی هابن بۆ ئاسوودەی و کامرانی مرۆڤایەتی. ئەمە ئیستیخلاف شتێکی تر دوای دێمەوە سەری. بەڵام ئەم دیدە فەلسەفیانە کە هاتوونەتە پێشەوە لە وڵاتانی ئێمە ئێستا هەن، ئەو مناقشاتانەی کە ئێستا ئەکرد، ئەمانەی بوون بە بەدیلی مارکسیزمەکە، چونکە مارکسەکان بە سەراحەت دەیانن مەسەڵەن خوانیە لا إله والحياة مادة، جەدەلی نێوانی مادەی دیالکتیک مەسەلەن جەدەلێکی نێوانی ئایدیالیزم و مەتریالیزمیان باسە کردەوە، نەک بەم دیدە ڕۆژ ئاواییە، بەڵام لە دیدی مارکس و ئەنجلس و شەرحی لینین و ئەوانی ترەوە. ئەم دیدە فەلسەفیانە دیسان کۆمەڵێک شتی تر لێکە دەنەوە، ئێستاش هەروەهایە. بۆ نمونە لەم دیدە فەلسەفیانەوە ڕووەکەنە حەق و حەقیقەت، ئیپستمۆلۆگی اینجا، ئەمەیان یەکەمیان ئۆنتۆلۆجی، اینجا ئیپستمۆلۆگی. حەقیقەت چییە؟ حەقیقەتی ژیان و گردون و ئینسان و مفرداتەکانی هەمویان چییە؟ هەر لە دیدێکی فەلسەفیەوە بێ بڕوا بۆی. کابرای مارکسی کە ئەڵێ خوا نییە، ژیان مادەیە. کابرایەکی ئەرستۆ دێتە سەر تۆمای ئەکوینی لە چرخەکانی ناوەڕاستە، دێتە سەر سەردەمی ئێستای ڕیالیزم،
بە مەدرسە جیاوازەکانیانەوە ئێستا ئەمان ئەڵێن مەسەلە خوا نییە بێەوەی نکوڵی لە وجودی خوای گەورە بکە ئەم ئەڵێ مەسەلە قووە عوزماکە نییە بەڵام ئەبێت تۆ لە سروشتی گردون تێبگەی لە ڕێساکانی تێبگەی بۆی خۆت لەگەڵ یا بسازێنی ئەنجا بزانی ئەو چۆن دێتەوە هەتاوەکو تۆ بارودۆخی کۆمەڵایەتی خۆت بارودۆخی سیاسی و فکری و اقتصادی و شەڕ و شۆڕی خۆت و هەموو شتێکی خۆتی لەگەڵا بسازێنی کەوابوو یەکەم ڕاستیەکانە هەر یەکەمان بەجیا ئەڕوانینە ڕاستیەکان ئەمە یەکەمین نوقتە لەگەڵ احتیلالە کە هاتوو مەدرسە لیبراڵەکانی خۆی هێنابوو و ئەو کوردانی کە لە ڕۆژئاوا بوون و گەڕانەوە هەر یەکە مەراکزیان دروست کرد وەکو ڕاندەکان وەکو خەندان وەکو چاپی سەردەمەوەکو ئەوانەی کە دروست بوون الحاصل ئەنجا خەڵکانێکی ڕۆژنامەوان و بیرمەندی عەلمانی و ئەوانەی کە دەرکەوتن لە تەلەڤیزیۆنا لە نووسینا بە کتێب بە ڕۆژنامەکان کە کەوتووە بەردەستیان هەر یەکەیان دید و تێڕوانینێکی فەلسەفی خۆی ئەهێنایە پێش و ئەیوت حەقیقەتەکە ئەمەیە جا ئایا بڕای بە فرەدیدی هەبێت چونکە لای ئەوانی ژوایە بڕای بە فرەدیدی هەبێ یان نەبێت چونکە ئەو سڕاعە گەورانی کە کەوتە نێوانی میسالیت ئایدیالیزم و ڕیالیزمەوە اختلافاتێکی زۆر گەورە بوو پاشان خودی ڕیالیزمەکەش بوو بە سێ مەدرسەی تر ڕیالیزمێکیان بڕای بە وجودی خوایە یەکێکی تریان ئەڵێ نا مادە و عەقڵ و ڕۆح یەکێکی تریان ئەڵێ نا عیلاقەی بە ڕۆحەوە هەر نییە مادە و عەقڵ کاریگەری عەقڵە بۆیە بایەخدانەکەش زۆر بە عەقڵەکە ئەدەن ئەو کەسانێک کە ئێستا پێیان ئەڵێن قورئانی ئەوانە لەبەرەوەی ئێحتیمامیان زۆر بە مەسەلەی عەقڵیەکە داوە ئەنجا عەقڵەکەش عەقڵی من و تۆ عەقڵی یەکێکی کە و جاری هەر بە عەقڵی خۆی واڵێ یعنی ئەڵێ ئێکاکە نوێژی مەغریب نەبووە تۆ بەتەمام نوێژی مەغریب بکەی ئەڵێ بەڵێ بەتەمام یخوا عەقڵم پێشکێ یاڵی بەڵام ئاخر وەختەکەی نەبووە بابە خۆ خوای گەورەوەکو عابد نییە تۆ عەقڵێکە قوبوڵ نابێ تۆ چ زانی بەڵام هەموو معادلەیە 2 زائد 2 کاتە 4 خوای گەورە فەرمێ ئینە الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا فەرزێکی دیاریکراوە ڕەبتە بە کاتەوە ناشێت تۆ پێش نوێژی مەغریب نوێژ بکەی لە کاتی نوێژی مەغریبە پێویستە نوێژەکە بکەی ئەمەڵێ نا من پێش نوێژی مەغریبیشی کەوا بۆ ئەگەر بێت و دینەکە بە عەقڵی ئەو حساب بکەین دینەکە خۆی هەڵەتە چۆکو ئێستا کە زۆر جارەی بینین ئەو معتەزیلە تازانە ئەو قورئانیانە کەسانی وایان تایە هەر دینەکەی هەڵتەکان و بە کەیفی خۆی نوێژ بە کەیفی خۆیەکە ڕۆژوو بە کەیفی خۆیەکە زەکات بە کەیفی خۆیەدا ئەوەی کە ئیتر پێوەی پابەندە و خۆی بە کەیفی خۆی هەموو شتێک ئەوەی چۆنی لێکدایەوە خۆی بە عەقڵی خۆی چەند ملیۆن عەقڵمان بۆ دروست دەبێ ینی چەند جۆر شتی عەقلیمان بۆ دروست دەبێت زۆر لەبەرەوەی نایە پابەند بێ بەوە بەڵام عەلمانیەکان وانین عەلمانیە کە بینی وجودیە لەسەر فەلسەفەیەکی عەبەسی پەروەردە بووە ئەڵێ بۆچی تۆ پێ دوایە نەریتی دایک و باوکت پیرۆزتر بۆچی تۆ پێ دوایە دابوو نەریتێکی کۆمەڵایەتی کە باپیرانی تۆ دروستی کردوون لای تۆ پیرۆزن نا ئەوانش وەکو تۆن تۆ ڕۆشن بیرتری تۆ مەسلحەتی خۆت باشترە زانی لەبەرەوە یعنی مەزهەبێکی فەردانیە تۆ مەزهەبی خۆت تۆ مەسلحەتی خۆت تۆ بارودۆخی خۆت بە تایبەتی زانی تۆ خۆشت زۆرتر خۆشەوێ هەوڵیش بۆ خۆت زۆرترە دەی لەبەرەوە ئازادی خۆت مەدەرە دەستێکێکی تر بەڵام لە بەرامبەر یەکێکی متەدەینی کاتۆلیکی یان پرۆتستانتیەک لە کالیفۆرنیا و دێ مناقەشەی ئەمە کاتۆڵێ ئاخر نابێ چونکە ئەم ئینسانە وەکو ئامێرێک وایە دروست کراوە لەگەڵ ئەم ئامێرە کە دروست کراوە کەتەلۆکێکی لەگەڵ هاتووە بەپێی ئەم کەتەلۆکە بەکارنێنرێ ئەم ئینسانە بە ئینسانەکانی ترە کێشرێ ئەڵین کەتەلۆکەکە چی ئەو لە ئینجیلە ئەوە لە تەوراتە ئەوە لە قورئانەوە تەمەن میسالەکان بڵێن وا ئەڵێنەوە ئێمەش لە زمنیانەکە بە میسالیمان حسابەکە هەرچەند ئەوان جارە باسییان بەس لە یەهودی و نەساڕای خۆیان کردووە ئێمە ئەگەر بێت و تەماشای هەر یەکێک لەم دیدە فەلسەفیانە بکەین طبعاً کە من ناوی چوارم بریا 5-6 برزیار لە 9 لە 10 ئاڕاستەی فەلسەفی ئێستا کاریگەری لەسەر تعلیم هەیە خودی علمیش فێربوون بۆتەوە بە علمێکی کە ئێستا زانستیەک بێڵێن زانستی فێرکردن یعنی علم التعلیم هەر یەکێک لەم دیدە فەلسەفیانە تێڕوانینی خۆی هەیە بۆ پێناساندنی ئینسان گردون ژیان ئەنجا مفرداتەکانی ئەمانە ژیان و پەیوەندی بە مردنەوە ئیستیمرار بوونی ئایا ئەم بەشەریەتە لە حەلەقەیەکە ئاوا دائیری ئەڕوا یعنی چۆن ئەلێرە دەستی پێ کردووە ئاوا ئەڕوا و دوایی کۆتایی دێ
یان وەکو ماتریالیزم و سروشتیەکانەڵێن نا خەتێکی مستەقیمە تو هاتوویە سەر ئەم خەتە مستەقیمە لێرە ژیای لێرە ئەمری یەکێکە لە شوێنی تۆ دروست بۆ تۆ ئاوا ئەڕوا ئەم ژیانە. ئەوی تریشیان کە پراگماتیزم و ئەڵێ اختیاراتی خۆمان سەر لە نوێ ڕێک خەینەوە ئەو اختیاراتانی کە لە بەردەستمانان بۆیە کابرای پراگماتیزم نەفعی کابرای کە فەلسفەکەی فەلسفەی ئیستیفادەکردنە ئەڵێ تۆ کاڕوانیتە کولتور لە کولتوری خۆتە لە کولتوری کوردیا بۆ نمونە بێ ڕێز لە دایک و باوکت بگری ئەڵێ تۆ بۆچی ڕێز لە باوکت دەگری پێ ئەڵێ باوکە بابە کە بانگیەکەی ئەڵێ ئەمە پێشێلکردنی ئازادی ئەم مناڵەیە کە لە سەرەتاوە فێریەکەن بۆیە لە ئەوروپا کابرا باوکی بانکار و هەو کوردانی کە متەئسیر بوون ئاسۆ یا بەدایکی ئەڵێ سەرگوڵ ئەوم بۆ بێن لەبەرەوە لە مەکتەبیش لە ڕەوزەش فێرەکرێن کە نابێ بە مامۆستاکەی بڵێ مامۆستا بە بانگی کە بڵێ ئەننا ناوەکەی چی ئەوە بانکە ئەوم بۆ بێنە ئەچم بۆ تەوالێت یا شتێکی لەو بابەت ئەڵێ لەبەرەوەی تۆ کە ئێستا ئەو احترامەی پێ ئەدەی جۆرێک لە سەرکوبکردنی پێێت ئێمە تەبەن مناقەشەمە ناکەین ڕاستەیان هەڵەیە چونکەوە مەجالاتی تری هەیە بێ مناقەشەیکەین بە تێکی تەبان لەگەڵ ئەویانی چونکە ڕێزی باوکی ڕێزی باپیری ڕێزی دایکی هەروەها ئەوانی تر کە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ بۆ دایکی کابراکە لێی پرسی ئەی پێغەمبەری خوا چێ بکەم بە ڕەفیقم فەرمووی دایکت عەرزی کرد ئەی دوای ئەو فەرمووی دایکت عەرزی کرد ئەی دوای ئەو فەرمووی دایکت عەرزی کرد ئەی دوای ئەو فەرمووی باوکت سێ جار دایکت ئەنجا باوکت ئێ بە تەئکید دوای ئەوش سلەی ڕەحم دێ خزمەتی دێ کەس و کار دێ خزمە نزیکەکان و تر دائرە بە دایرە تەوزیع بێ ئەنجا دێ سەر دراوسەکان و ئەهلی گەڕەک و گەور و پیاو ماقوڵان و خەڵکانی تری ڕیشسپی و کە تۆ پێویستە ئەمانە هەمووی ڕێزی و احترامیە ئەمە لە کولتوری تۆیایە لە کولتوری پراگماتیزمەکە ئەڵێ منفعەتی چییە وەختە کە تۆ ئەڵێ ئەمە باوکمە ئەگەر باوکت کەسێکی دەوڵەمەندە و کاریگەری بۆ پارە هەیە لەسەر تۆ بڵێ باوکماڵە باش بەڵام ئەگەر تۆ باوکت چۆتە زیندان بە سەبەبی جەرائیم تاوانکردن عیبە تۆ بڵێ باوکم پێویستت پێینی ماڵێ باوکم ئەو ئەڵێ لە ڕووی نەفعیەوە لە ڕووی ئیستیفادەکردنەوە بڕوانە ئەو کەسانە بۆیە ئێستا ئەم فەلسەفانی کە لەناو کووردا ئێستا بڵاو بۆ تۆ بە تایبەتی لەم 15 ساڵی دوای احتیلال هەموو ئەم تێکەڵ و پێکەڵی تایە ئەوەی فەلسەفەی کۆن ئەوەی فەلسەفەی تازەیە طبعا لێرە مەبەستیشم لە ئەم دەرسە ئەم بابەتە ئەم فەلسەفەی ئاڕاستەکردن و پەروەردەکردنە نەک فەلسەفەی وجود وەکو شۆبنهاوەر هەڵێ ئەسڵ هەستە و ئەوی تر هەڵێ ئەسڵ ئاوە ئەوی تر هەڵێ ئەسڵ جیایە و ئەسڵ خۆڵە و مەسەلەن ئەویان هەڵێ ئەسڵ مادەیە و ئەویان هەڵێ ئەسڵ عەقڵە وەکو هێگڵ و هەروە ئەوانی تر نا من لێرە باس لەم مەوزوعە پەروەردەیە ئەکەم ئایا پەروەردەی فەلسەفەی ئایدیالیزم چۆن حەقیقەتت پێناسێنێ قیەمت چۆنەداتێ ڕێی لەسەر کولتور ڕێی لەسەر خێزان ڕێی لەسەر هەموو مفرداتەکانی تری کۆمەڵایەتی و ئاڕاستەکردنی ئینسان ئێمە چەند شتمان پێویستە کە ئاڕاستە ئەکرین هەریەکە بەو فەلسەفانە ئاڕاستە ئەکرێت زۆر شت یەکێ لەوانەوە کوتم حەقیقەت کە ئەوە پێڵێن ئەنتۆلۆجی پەیوەندیەکانی نێوان ئەمانەی ئەیبینێ ئەم دیاردە وجودەی کە ئەیبینێ وجودە فیزیاییەکان کیمیاییەکان وجودی گردون اینجا وجودی ئینسانەکە خۆی ژیانی مردنی داهاتووی هەیە نییە زیندووبوونەوە خالق مەخلوق مەسلەی عیبادات مەسلەی کولتور مەسلەی توتمی و عیبادات ئەمانە هەمووی لە هەموو فەلسەفەکانە باسی لەسەرەکرێتەوە تو هەر ببگیتە نەتیجەتیایە یەکێکیانەوە ئەنتۆلۆجی پێوترێ یان ئەپیستمۆلۆجی پێوترێ اینجا هیومەن ناتور یعنی سروشتی ئینسان ئینسانێکی سروشتی مواسەفاتی چییە سیفاتی چییە و هەروەها ئەم ئینسانە بە سیفەتی ئینسانێتی چۆن بەختەوەر بکرێ ئینسانێکی ئەفریقی ئینسانێکی ئەوروپی ئینسانێکی ئاسیایی ئینسانی مسلمان و ئینسانێکی کافر ئینسانێکی بێدین ئینسانێکی دیندار بە سیفەتی ئینسانی بۆیە هەندێک کەس کە ئێستا ئەڵێ من ئینسانیم یعنی من تۆ ناخوێنەوە بۆی کە کوردی ئەو تورکە ئەو عەرەبە ئەو یەکێکە ئەوە شیعەیە ئەوە سوننیە ئەوە مەسیحیە و مسلمانە
نا وایە خوێنەوە کە ئینسانە ئازاری پێگەشت ئازاری پێگەشت ئەو ئینسانە لە ئاوە غەرق بوو فەرق نییەوە لە ئەفغانستانە و هاتۆ گەیشتۆتە یۆنان ئەوێ بڕوا بۆ ئەوروپا و غەرق بووە لە ڕێگا ئەیویست وابێ ئەویتر لە ئەفریقاوە هاتۆ ئیتر لە عێراقەوە هاتووە ئەوانە بەلایەوە ڕۆحێکی ئینسانیانە بە دیدێکی ئینسانیانەش تەماشایەک بەڵام میسالیەکەوە نییە میسالیکە بیرەکاتۆڵەیە ئەم ئینسانە نەبوو لە شوێنی خۆی و هیجرەتکە ئەوە بگونجێ بسڵحێ باش کە ئیجباریان کردووە بێ بڕوە دەرچێ لە منطقەی خۆی ئەوە ڕووی لە خوای گەورە کردا نازانین ئەمە کە بە کافری مردووە ئەو لە ڕووی بەزەیی و بەزەیی پێدێتۆڵێ نەئەبوو قدرەتی ئەعلا کە ئفلاتون پێوت عەقڵی یەکەم یا عەقڵی باڵایان عەقڵی کاریگەر و دوایی ئەوانی تریش کە ئەڵێن خوا پاشان ئەڵێن سەیدنا مەسیح و ئێمەش ئەڵێن قول هو الله ئەحد خوای پەروەردگار نەئەبوو خوای پەروەردگار فەرامۆشکە نابێ ئەم ئینسانە ئەوە فەرامۆشکە ئەوە لە میسالیەتەکە هەیە بەڵام ئەمی تریان کە لە ماتریالیزمەکە هەیە هەروەکو چشمەیش بۆ بە سێ مەدرسە بەڵام کە ئەڵێ جەستە و عەقڵە ئەڵێ بە عەقڵ پێویستە بیرکەینەوە و عیلمێکیشمان ئەو عیلمشمان بێکەوە دیاردەکانی ژیان پێناسە بکەین و لێکی بدەین و استیفادەی لێ بکەین هەر یەکێک لەم فەلسەفانە وەکوتم بیر لە هەموو لایەنەکانە کاتەوە حەقیقەت قیەم سروشتی مرۆڤ کامەرانی ئینسان کامەرانی ئینسان لە چی هەیە هەر یەکێک لەم زاراوانە گەر بڵێن ئەمە چوار کەسمان لابێ ئەمان بڕای بە فەلسەفەی میسالی هەیە ئایدیالیزمە ئەمە ڕیالیزمە ئەمە پراگماتیزمە ئەمان وجودیە ئەڵێن ئێوە چۆنمان بۆ پێناساکەن حەقیقەتمان بۆ پێناسەکەن هەرێکە بەنەوەگەیکە پەیوەندیەکانی ئپستمۆلۆژی پێناسەکەن هەرێکە بە جۆرەگەیکە ئێوە سروشتی ئینسان چۆنە خوێندنەوە ئینسان چۆن پۆلێنەکەن یەکەمیان هەڵە پۆلێن یەکەم بە سیفەتەوەی ئیماندارە یا بێ ئیمان دووهەمەڵێ عاقڵەیە عاقڵ نییە سێهەمەڵێ اختیارات چی لە بەردەستایە و دیموکراسی تەطبیق کردوویان چوارەمەڵێ ئەوانەی لە بەردەستیان منفعەتی چەندە بۆی و هەروەها ئەنجا کەلەپور هەر چواریان بڵین ئێوە تعریفتان پێناسەتان بۆ توراث چییە ئەویان سەحەب ئینجیل و تەورات و قورئانە هەرێکە بە پێی دینەکان ئەویانەڵێ بەلامەوە ئەمە لە کولتور نییە مە شتێکی مقدسە من ئەسڵان تابعی ئەم کتێبە مقدسە ئەمی ترڵ هیچ مقدسێک نییە بۆیە ئێوە ملاحەزە ئەکەن لە دوای احتیلال کە هاتنە وڵاتی ئێمەوە ئەو فەلسەفانە هاتە وڵاتی ئێمەوە ئەوەی کە ئەڵێ ئەسڵ ئەوەیە کە ئینسان ئازادە و ڕێزی ئینسانی پێویستە بگیرێ ئینسان مقدسە بۆیە قورئانەکانمانیان سووتان ئەیان خستە ئاو دەستی مزگەوتەکان ئێستاش دژایەتی ئیسلامەکەکەن دژایەتی حیجابەکەن دژایەتی مزگەوتەکەن دژایەتی بانگ و مەلاو هەموو شتێکی وجودی ئیسلامی ئێمەکەن و جگەلەوەی بەکرێ گیراون بۆی ئەوانە ئەنجام بدەن بەڵام هەندێکی تر بەکرێ گیراو نین بیرمەندێکە بڕوای بە فەلسەفەیەکی خۆی هەیە کە ئەڕوانێتە کولتور بەو سیفەتە لە قورئان کتێبێکی کۆنە ئەڕوانێتە کولتورەکە ئەمەی تریان ماتریالیزمیەکە کە ئەوروپا ئەڕوانێت ئەوە ئەڵێ ئەڕوانمە قانون لە قانونی منە کتێبی تەورات و ئینجیل و قورئان و کتێبێکی ماکسیم گۆری و کتێبێکی هەمانگوای هەر یەکێک لەمانە کە کتێبیان داناوە لای ئێمە کتێبە بۆیە کتێب سووتاندن هیچ تەسیراتێکی نییە لە قانونا و کەسێکی قورئانیشی سووتاندەوە هیچ تەسیرێکی نییە ئەمە نەزرەی ئەمە بەڵام نەزرەی میسالیەکەوانێت تەنانەت کابرای مەسیحی لە نەرویجا پێی ناخۆش بوو کە قورئان بسووتێن چونکە ئەویش بڕوای بە قەداسەتێک هەیە کە ئەم قەداسەتە لە خوایەکەوە هاتووە کە کردگاری گەردوونە ئەوەی ئەرستۆ پێوت عەقڵی یەکەم یان عەقڵی فاعیل یان پێوترێ قووەی عوزما ئەوەی هەندێک کەسیش ئیدعای ئەو ئولوهیەتەی کردبوو وەکو فراعونەکان یان ئەوانەی تر کە باوەڕیان وا بوو کە جزئێک لە خوا هاتوۆتە جەستەی ئەم مەلیکەوە یان و مەلیکەکان خوێنشینیان پێ تێپەڕێ نەزرەی ئەم چوار فەلسەفەی یان مەدرسەکانی تری فەلسەفی بەجیا کە ڕوانیانە ئەم شتانەی لە وڵاتی ئێمە هەن حەقیقەتیان بۆ پێناسە کردین قیەمیان بۆ پێناسە کردی کە هاتن وتیان قیەم تیان بابا و مەسەلە حیجابەوە بە زۆر دایک و باوکی فەرزیان کردو لەسەری پێویستە خۆی حۆڕ بێ باش
حیجابەکە چۆن بێڵێ ئەو کەیفی خۆیەتی سەرپۆشێکی بە حاڵدا و بەسەریا و تەنێک ئەلێرەوە و پانتۆڵێکی لە پێ کردو تۆ نابێ پێی بڵێ حیجاب نییە ئەو حڕەتەکە لە تۆ ئەگرێ بەس خۆی پێناسەکەی خۆی فەرز کردو هەرچی شتێک لەگەڵ احتیلال هاتووە ئاوایە مەشروعی احتیلال مەشروعێکی زۆر گەورە بوو دوای فەشەلی عەلمانیەتی کوردی آخر حاڵەتی تەواری بوو کە هێنان بۆ عەلمانیەتی کوردی بۆی دیسان زیندوو بێتەوە بەڵام خاوەن بڕیارە سیاسیەکان حیزبە سیاسیەکان نانهێش بیرمەندی عەلمانی لێیان نزیک بێتەوە تا لەسەر ئەم ئوسوسە دروست بکرێت بۆیە لەناو ئەوانیشە بیرمەندە سیاسیەکان نانتوانی بگەنە مستەوای قەرار کابرا بۆ ئەندامی پەرلەمان یا بوو بە وەزیر لەبەرەوەی حیزب تەزکیەکە و حیزب تەعینیەکە نەک بۆی بیرمەندێکی گەورەیە و ئەشێ ببێ بە وەزیری تەربیە مەسەلەن بە هەر دیدێکی فەلسەفی وێ لەمانەی کە باسیەکەم